ئێران دەمەوێت هەندێک قسەی خێری تێدا بکەم بۆیە من داوا دەکەم لە هەردوو لا ئەم شەڕە بە ئاشتیانە بەڕێوە بچی زەرەری نەبێ بۆ ئێمە ئاگادارم عێراقیش لە نزیکەوە تەداخلی شەڕۆکەی کردووە ئەمە زیاتر بارودۆخەکە تێک دەدا و زەرەر دەدا لە کوردستان و عێراقیش بەگشتی با بزانن پێم وایە ئەم تەداخولە دەبێتە کێشە و نرخی دینار بەرامبەر بە دۆلاردا دەبەزێنێت چونکە ئیسرائیل ئەمریکای لە پشتە داوا لە ئێرانیش دەکەم موشک هەڵنەدات چونکە موشەکەکانی ئێران عادیە ناگاتە ئیسرائیل لە ئامانجی خۆی نادا لەوانێ بدا لە ڕێبوار بدا لە سەعید بەس لە ئامانج نادا بداخەوە لەوانەیە بکەوێتە کوردستان جا ئێران موشەکەکانی باروتی کەمە ئەگەر باروتی زیاتری تێبکە ئەوار خراپتر دەبی بکەوێتە کوردستان لەبارەی موچەش بەڕاستی موچە نەک بە ئێمە و بە بوغدا بە حکوومەتی ئەمریکاش چارەسەر نابی خۆ تۆ ئەمە حەقیقەتە یەڵا کۆبوونەوەکە تەواو